ئایفۆن 13 پرۆ ماکس ئایفۆنێک بە پڕۆسەرێکی باشتر و ڕوونمایەکی باشتر و نۆچێکی بچووکتر و وا کامێرایەکی گەورەتر و باشتر ئەم ساڵ کۆمپانیای ئەپڵ نمایشی کرد. سڵاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوور بڵباسم لە تێک پلسەوە لەگەڵتانم. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیدیۆیەکی تردا بە دیداری ئێوەی خۆشەویست شاد بوومەوە. لە بابەتی ئەمڕۆماندا باز لە کارتۆن دەرهێنان و پێداچوونەوەیەکی ورد بە ئایفۆنی 13 پرۆ ماکس دەکەین. کام ئایفۆنش لەلایەن کۆمپانیا ئایتیلۆبیەوە دابین کراوە و سوپاسیان دەکەین کە ئایفۆنیان بۆ ناردین بۆ ئەوەی پێداچوونەوەی پێ بکەین. ئەم ئایفۆنە هەوادارانی ئەپڵ دەڵێن کە باشترین ئایفۆنەکە تاکو ئێستا و هەروە کۆمپانیای ئەپڵش دەڵێت کە باشترین ئایفۆنەکە دروستیان کردبێتەوە بەرهەمیان هێنا بە تاکو ئێستا و پێیان وایە ئەمە ئەو ئایفۆنەیەکە ڕکابەری بڕاندەکانی تر دەکات یاخود ڕکابەری مۆبایلە ئەندرۆیدەکانی ڕکابەری دەکات. لەگەڵمان بن با پێداچوونەوەیەکی ورد بەم ئایفۆنە بکەین. هەڵبەتە ئەم ئایفۆنەکە خۆی بەکار هاتووە بەڵام بۆ ئێمەیان ناردووە و حسابی بنوێی بۆ دەکەین. ئێمە ئێستا دەست دەکەین وەکو سەرەتا دەست دەکەین بەکردنەوەی پاکەتی ئایفۆنەکە. پاکەتەکە هەروەکو خۆتان دەزانن باریکە وەکو ساڵی پار کە سەرە بارگاویکەرەوەی ئایفۆنەکەی تێدا هەڵگیراوە تەنیا کێبڵی بارگاویکردنەوەی تێدایە و لە پشتەوەی گشت زانیارێکی ئایفۆنەکە نووسراوە و لە خوارەوەشی جۆری ئایفۆنەکە و گێگابایتی ئایفۆنەکە نووسراوە و لە بەشی پێشەوەشی وێنەی ئایفۆنەکە هەیە واتە وێنەی بەشی پشتەوەی و لێرەشدا ستیکەری کۆمپانیای ئایتیلۆبی هەیە. ئێستا دەست دەکەین بەکردنەوەی پاکەتی مۆبایلەکە. لە بەشی سەرەوەیدا تەنیا مۆبایلەکەمان هەیە کە ئەمەش ڕەنگە نوێیەکەیە کە وەکو دەتوانین بڵێن ڕەنگی بلووە ڕەنگەکەی با مۆبایلەکە لێرە دابنێ. کارتۆنی ئایفۆن خۆشە بۆ پێداچوونەوە لەبەرەوەی لە نێو پاکەتەکەیدا شتێکی ئۆتۆی تێدا نییە. ئەمەش ڕێنمایی بەکارهێنان و دوو ستیکەری لۆگۆی کۆمپانیای ئەپڵ هەڵبەتە جاران دوو ستیکەرمانە بۆ بە زیاد ئەمە هیچ تێدا ماوە ئەوەش دەرزی سیم کارتە. با ڕێنمایەکان لە شوێنی خۆی دابنینەوە چونکە کارمان پێ نییە ئێمە. ئەمە ڕێنمایەکان و لە پاشان ئەم کێبڵەمان هەیە کە کێبڵەکەیان دەرچەیەکی تایبسیە بەڵام دەرچەکەی تکەشی لایتینگە بەڵام ئەوەی جێداخا تاکو ئێستا لەم بەرهەمەدا کۆمپانیای ئەپڵ هەردوو دەرچە هەم ئین و هەم ئاوتی نەکردا تایبسی. دەرچەیەکیان لایتینگە دەرچەی ئەو دەرچەشی کە دەچێتە نێو کە لەسەری بارگاویکردنەوەکە تایبسیە. ئەمە شەنجارێکمان پێ نابێت تاکو دوایی و ئەمەی کێ دەیبینن ئەمە ئایفۆنەکەیە. هەڵبەتە لێرەدا نۆچەکەی بچوو کردوێتەوە و لەم ڤیدیۆیەدا باز لە جیاوازی نێوان لە ڕووی شێوەوە جیاوازی لە نێوان ئایفۆن 12 پرۆ ماکس و ئایفۆن 13 پرۆ ماکس دەکەین لە دوای دەدەینە سەری و ئەمەش بەشی پشتەوەی کە کامێرایەکەیەتی کامێرایەکەی هەڵبەتە گەورەتر کراوە سێنسەری کامێرایەکان گەورەتر کراوە بۆ ئەوەی زۆرترین ڕووناچی لە کامێراکان بێتەوە ژووری و زۆرترین دیتێل بگات بە لە کامێرەکان بچێتە ژوورەوە و جوانترین وێنە تۆمار بکات بۆ بەکارهێنەرە. ئەمە شێوەی ئایفۆنەکەیە و ئێستا لەگەڵمان بن دەچینە نێو گشت تایبەتمەندییەکان و هەڵسەنگاندنی کامێرا و پڕۆسێسەری ئایفۆنەکە. لەگەڵمان بن. ئایفۆن 13 پرۆ ماکس کۆمپانی ئەپڵ لەم ساڵدا لە ڕێکەوتی چاردەینەوە زنجیرەی ئایفۆن 13 نمایش کرد بە کۆمەڵە گۆڕانکاری تەواو نوێوە بەراورد بەنەوەی پێشخۆی کە زنجیرەی ئایفۆن 12 بوو. سڵاوی خوای گەورەتان لێبێ. من مەنسوور بڵباسم لە تێک پلسەوە. خۆم بە خۆشحاڵ دەزانم کە لە ڤیدیۆیەکی تر لەگەڵتانم. پێش ئەوەی بچینە نێو بابەتەکەوە تکایە سەبسکرایبی چەناڵەکەمان بکەن و لایک و شەیری ڤیدیۆکانمان بکەن بۆ ئەوەی زۆرترین کە سوودی لێ ببینێت. وا زەنگوولەکە چالاک بکەن بۆ ئەوەی لە کاتی دانانی ڤیدیۆی نوێ ئاگانامەی چەناڵەکەمان بە ئێوەی خۆشەویست بگا. ڕاستەوخۆ با بچینە سەر باسی ئایفۆن 13 پرۆ ماکس. دیدەنی گۆڕانکاریێکی زۆر دەکەین لێەوە بەراورد بە 12 پرۆ ماکس کە لە ساڵی ڕابردوو ڕاگەیەندرا.
لە سەرەتاوە لە ڕوونماکەی دەست پێ دەکەین. مۆبایلەکە ڕوونمایەکی هەیە بە قەبارەی 6.7 ئینچ لە جۆری ئۆلیت کە کۆمپانیای ئەپل بە سوپەر ڕێتینا XDR ناوی دەبات. ئەوەی جێگای دڵخۆشیە لەم ساڵدا لەم بەرهەمەدا تێکڕای نوێبوونەوەی 120 هرتز دەبین کە بە تەکنیکی پرۆمۆشن ناوزەند کراوە. تایبەتمەندییەکەی ڕێخستنی تێکڕای نوێبوونەوەیە لە نێوان 1 هرتز تاوەکو 120 هرتز بە تێکڕای وەڵامدانەوەی سەرپەنجەی 240 هرتز بە تەکنەلۆژیای هاپتیک چڕی پێکسلەکانی 458 پیکسل بۆ هەر ئینجێک لە خۆ دەگرێت. پشتگیری لە تایبەتمەندی HDR و دۆڵبی ڤیژن و DCI-P3 دەکات کە توانای نیشاندانی مەودایەکی زیاتری ڕەنگە سینەمایەکان بە ڕوونمایەکە دەبەخشێت بە بەراورد بە sRGB لە 125 فراوانترا و نیشاندانی 16.7 ملیۆن ڕەنگ و ئاستی ڕووناچی ڕوونماکە 1000 نیتە لە بەرزترین ئاستیدا بەرز دەبێتەوە تاکو 1200 نیت. پارێزگاری لێ دەکرێت لەلایەن ڕووپۆشێکی سیرامیکەوە. بیریشمان نەچێت ئەم مۆبایلە لە پێگەی ئێکس و ماڕک پلەی یەکەمی ڕزبەندی باشترین ڕوونمای گرتووە بۆ مۆبایلە هۆشمەندەکان. لە ڕووی چیپسێتەوە بەکاربەری نوێترین پرۆسەری کۆمپانیای ئەپڵە ئەوش ئەی15 بایۆنیکە کە بناخە کراوە لەسەر دووری 5 نانۆمەتر بەرزبوونەوەی فریکوێنسی تاوەکو 3.23 گیگاهرتز هەروەها یەکەی ڕێخەری گرافیکی پێنج ناوچی بە توستی 1209 مێگاهرتز. زیرەکی دەستکردەکەی نیورال ئینجنە لە 16 کۆر پێکتێت. چیپسێتەکە لەسەر ئایفۆن 13 پرۆ ماکس 852218 خاڵی بەدەست هێناوە لە هەڵسەنگەنەری ئەنتوتودا کە تایبەتە بە هەڵسەنگاندنی مۆبایلە هۆشمەندەکان لە کاتێکدا ئایفۆن 12 پرۆ ماکس 730,000 خاڵی بەدەست هێنابوو لە ساڵی ڕابردوو. ئەمەش پێمان دەڵێت کە ئەی15 بە نزیکەی 170 بەهێزترە لە ئەی14. لە دواتردا لە کاتی تاقیکردنەوەی یاری زیاتر باسی لێوە دەکەین. لە ڕووی بیرگەوە ڕامی مۆبایلەکە 6 گیگابایتە و لە جۆری LPDDR4X و هەروەها بیرگەی ناوەکی 128 گیگابایت و 256 گیگابایت و 512 گیگابایت و جۆری 1 تێرابایت جۆری بیرگەکەی لە جۆری NVMe لە خۆ دەگرێت. بێگومان دەبێت بەشێکی نوێکاریەکان لە کامێرادا کرابێت. کامێرای ئایفۆن هەمیشە بە نایابی وێنەی پۆرترێت و ڤیدیۆ تۆمارکردن بەناوبانگ بووە. کامێرەکانی بەشی دواوە 13 پرۆ ماکس کەمێک گەورەتر و بەرچاوترن بە بەراورد بە 12 پرۆ ماکس. هەروەها دەرپەڕینی زیاتر ئەمەش وا دەکات لە رزینی مۆبایلەکە زیاتر بێت کاتێک لەسەر ڕوویەکی تەخت دانراوە و کاری پێ دەکرێت. لە بەشی دواوە 3 دانە کامێرا لە خۆ دەگرێن بەم چەشنانە. کامێرای سەرەکی بە ڕوونی 12 مێگاپیکسل 7 پلاستیک لێنزیە هەستەوەری کۆمپانیای سۆنی لە جۆری ئایمەکسی 703 بۆ بەکارهاتووە بە قەبارەی 1/1.66 ئینج و قەبارەی پیکسلی 1.9 مایکرۆمەتر. تیرەی کرانەوەی هاوێنەی F1.5 بە تەکنەلۆژیای IBIS کە باشترین دژە لە رزینی ڕقەواڵەییە. کامێرای دووەمی کامێرەیەکی گۆشە فراوانە بە ڕوونی 12 مێگاپیکسل. چرکاندنی وێنە بە گۆشەی 120 پلەوە هەروەها لە ڕێی ئەم هاوێنەشەوە دەتوانین وێنەی ماکرۆش بچرکێنین. کامێرای سێمی کامێرایەکی تەلەفۆتۆی بە ڕوونی 12 مێگاپیکسل هەستەوەری کۆمپانیای سۆنی لە جۆری ئایمەکسی 730 دەتوانێت هێنانە پێشەوەی سێئێکسی هەیە لە جۆری ئۆپتیکال واتاکردەیە کە نابێتەوە هۆی کەمبوونەوەی کوالیتی وێنەکە و 15 ئێکس جۆری دیجیتال بە OIS دژە لە رزینی ڕقەواڵەیی. بیریشمان نەچێت هەستەوەری تۆفی 3D لیدەری سکانەر بۆ سەرنجدانی خۆکار و چرکانی وێنەی پۆرترێتی و سێدووری سوودی لێوەردەگیرێت. هاوکات لە پێگەی دیۆکسۆمارکیشدا توانیوێتی کۆی گشتی 137 خاڵ بەدەست بهێنێت و پلەی چوارەمی باشترین کامێرەی مۆبایلە هۆشمەندەکانی گرتووە لە جیهاندا. هەرچی دەربارەی کامێرای سێڵفی ئەم مۆبایلەیە بە ڕوونی 12 مێگاپیکسل هەستەوەری کۆمپانیای سۆنی لە جۆری ئایمەکسی 514 لە نۆچی ڕوونمای مۆبایلەکە جێگیر کراوە کە ئەم ساڵ بەراورد بنەوەی پێشخۆی قەبارەی نۆچەکە بە ڕێژەی 120 بچووکتر کراوەتەوە. دەربارەی ڤیدیۆ تۆمارکردنی کامێرای دواوە لە توانایدا ڤیدیۆ تۆمارکەن بە ڕوونی 4K 60 FPS بە تایبەتمەندی ئۆدیۆ زووم و دۆڵبی ڤیژن و دەبیت کە دەتوانێت 1024 تۆنی جیاوازی هەر ڕەنگێک نیشان بدات. بەگشتیش توانای نیشاندانی 1 ملیار ڕەنجی هەیە. هەروەها پرۆڕێس کە فۆرماتێکی ڤیدیۆیی و داهەندراوی کۆمپانیای ئەپڵە وردەکاری زیاتر و ڕەنجی زیاتر نیشان دەدات بە بەراورد بە فۆرماتەکانی H265 و H264 کە لە مۆبایلەکانی تردا بەکاردێن. بەڵام قەبارەی ڤیدیۆ بەم فۆرماتە زۆرە بە شێوەیەک یەک خولەک ڤیدیۆ یەکسانە بە 6 گیگابایت. هەروەها دۆخی سینەماتیک لە خۆ دەگرێت کە سوودی دەبێت بۆ گۆڕینی سەرنجی سەردەموچاوی ئەو کەسانەی کە ڕوویان لە کامێراکەیە بە پێی جوولەی سەریان سەبارەت بە دۆخی خاوکردنەوەی ڤیدیۆ سلۆمۆشن بە ڕوونی 1080p بە 240 FPS و ڤیدیۆگرتەی سێڵفی بە ڕوونی 4K و 60 FPS.
ئێستاش کاتی ئەوەی بینە سەر پاتری ئەم مۆبایلە. هەمیشە دەگوترا ئایفۆن بۆ پاتری خراپ و بەرگەگرتنی بۆ ماوەیەکی دوور و درێژ نییە. لە کاتی نمایشکردنی بەرهەمەکانیدا ئەپڵ ئاماژە بە توانستی پاتری نادات، بەڵام بەپێی سەرچاوەکان بێت ڕێژەکەی لە نێوان 4300 بۆ 4400 ملی ئەمپێردایە و بە نزیکەی 4352 ملی ئەمپێرە. جێگەی ئاماژەیە لە زۆربەی تاقیکردنەوەکان و ڤیدیۆ یوتیوبەرەکانی جیهان و پێگەکان پلەی یەکەمی بەدەستهێناوە بۆ بەرگەکردنی پاتری. بە قسەی ئەپڵ بە 2 کاتژمێر و نیو زیاتر لە 12 پرۆ ماکس بەرگە دەگرێت. وا دیارە ئەم ساڵ کۆمپانیای ئەپڵ وای پێگونجاو بۆ بارگاویکەرەوەی خێرا بەکارنەهێنێت و پشتگیری لە بارگاویکەرەوەی بیزواتی یان زیاتر دەکات. لە هەندێک تاقیکردنەوەدا توانای بارگاوی بوونەوەی گەیشتۆتە 27 وات. بە ماوەی نیو کاتژمێر لە 0 دەبێتە 150. لە ماوەی 1 کاتژمێر و 47 خولەکدا بە تەواوی بارگاوی دەکات و پشتگیری لە بارگاویکەرەوەی بێتەلی وایرلێس دەکات بە توانای 15 وات بە تەکنەلۆژیای ماکس. هەروەها بارگاوی بێتەلی ماگناتیک بە توانای 7.5 وات پشتگیری لە بارگاویکردنەوەی پێچەوانەش ناکات. گەر بینە سەر باسی دیزاین و لاشەی مۆبایلەکە، لە ڕووی دیزاینەوە هاوشێوەیە لەگەڵ ئایفۆن 12 پرۆ ماکس و لێوارەکانی شێوە تیژن و لە مادەی ستیل دروستکراوە و ئەستوری 0.3 ئینجە. هەرچەندە ئەم لێوارانە زۆر ئاسوودەنین لە کاتی بەکارهێنان، بەڵام شێوەیەکی سەرنجڕاکەشی هەیە. بەڵام لەگەڵ ئەوەشدا بارستای ئایفۆنەکان هەمیشە کەمێک زیاد بوون. 13 پرۆ ماکسی ئەم ساڵیش بارستایەکەی 240 گرامە. هەڵبەتە بارستایەکی قورسە بەتایبەت ئەگەر بە پارێزەر کەڤەر بەکاری بێنین. هەست بە نائاسوودەیی دەکەی یاخود لە کاتی یاریکردن و بەکارهێنانی جایرۆ و ماندووکەرە. بیریشمان نەچێت ئەم مۆبایلە دژە ئاو تۆزە بە بڕوانامای IP68 تا قوڵی 6 مەتر لە ژێر ئاودا بۆ ماوەی نیو کاتژمێر بەرگە دەگرێت. کارپێکەری سیستەمی iOS 15 بە چەندان گۆڕانکاری نوێوە. ئەم مۆبایلە خاوەندارەتی لە دوانە بڵندگۆی ستریۆی بەهێز دەکات بە پاڵپشتی دۆڵبی ئاتمۆس و دەنجی DTS ئێکس. خاوەنی 3 دانە مایکە و ئاستێکی بەرزی تۆمارکردنی دەنجی دەبەخشێت بە بەکارهێنەر. هاوکار لە پێکەی دیۆکسۆمارکیشدا توانیوێتی 75 خەڵکۆ بکاتەوە لە ڕووی دەنگەوە. لە ڕووی پاراستنی شەوەکوونەوەکانی پێش خۆی پشتگیری لە تایبەتمەندی ناسەرەوەی ڕوخساری ڕقەواڵەیی دەکات لە جۆری فیس ID 3D. مۆبایلەکە خاوەندارێتی لە دوانە سیمکارت دەکات بە بژاردەی دوانە نانۆ سیمکارت لە یەک کاتدا و تاگ نانۆ سیمکارت و ئیسیم لە یەک کاتدا. ڕەنگەکانی بەردەستخراوی ئەم مۆبایلە بریتین لە گۆڵد و ڕەشی گرافیتی و سپی و شینی کاڵ. سەبارەت بە نرخی 13 پرۆ ماکس لە کوردستان لەلایەن کۆمپانیای ئایتیلۆبی بەم شێوەیە. وەشانی 128 گیگابایت دووسیم 1480 دلار، وەشانی 256 گیگابایت دووسیم 1580 دلاری ئەمریکیە. بیرتان نەچێت دەتوانن ئەم مۆبایلە بەدەست بێنن بە گرنتی کۆمپانیای ئایتیلۆبی لەسەر جەم شارەکانی عێراق و هەرێمی کوردستان و یان پەیوەندی بکەن بە سنتەری خزمەتگوزاری کۆمپانیای ئایتیلۆبی 800 990. تا ڤیدیۆیەکی تر هەر بمێن بە خێر و خۆشی و هەر شاد بن.